يعني زور راضية بوجانتها بلان فرصتي بونا مخسارة وهذا من قراني باش من بين وتكون الكوجي بناسنامە دەکرێت ئێمە ئەڵێن بەخێر بن بۆ ماڵی خۆتان چونکە ئەم ناوەندە ناوەندێکە تایبەتە بە ژنان بۆ ئەرشیفکردنی کار و چالاکیەکانی ژنان هەر ژنێک ئەتوانێت لە هەر چوار پارچەی کوردستان لێرە توێژینەوە بکە کار و چالاکیەکانی ئەنجامکە لێکۆڵینەوەکانی ئەنجام بدات. سەرەتاوەکو سیمبولاتیک ئەم دانیشتنە پێشکەشی ڕۆحی ناگیهان ئاکار سەد دەکەم. گۆڤاری ژنۆلۆژی لە 8 ئادار لە ڕۆژی جیهانی ژناندا لە 2016 یەکەم ژماری دەردەچێت. هەڵبەت نزیکی ینی هەر بە تەواوەتی 33 ژماری لێ دەچووە. لە کۆتاییەکانی 2021دا گفتوگۆیەکی چڕوپڕ دەکرێت کە لەسەر گۆڤارەکە لەسەر ناوەڕۆکەکەی لەسەر هەتا فۆرمی چاپی دەکرێتەوە لەو گفتوگۆیەدا پێشنیار دەکرێت کە خودی پێشنیارەکە پێشنیاری ناگیهان ئەکەرسەلەکە تایبەت لەسەر تایبەتمەندی هەر پارچێکی کوردستان بە دیدێکی ژن دیسان بنووسرێتەوە. پێشنیارەکەی ناگیهان قوبول دەکرێتەوە بڕیار دەدرێت کە ژمارەکانی هەندێک لە ژمارەکانی ژنۆلۆژی تایبەت کرێ بە پارچەکانی کوردستان. بۆیە لە ژماری 28ەوە دەست پێ دەکات لە ڕۆژهەڵات و دواتر باکوور و دواتر ڕۆژئاوا و باشوور ژماری 21 تایبەتە بە باشووری کوردستان. هەڵبەتە لە ماوەی چاپی ژنۆلۆژیدا کاری لەسەر زۆر بابەتی ئەو کردووە ینی هەر لە کۆلۆنیالیزم هەر لە ئەخلاق لە ئێستاتیکا لە دیدێکی ڕاستی سۆسیالیزمانە وەرەخ نەگرتن لە زانستە کۆمەڵایەتیەکانە سەرتاسەری جیهانە بەشێکی دروشمی گۆڤاری ژنۆلۆژی بووە. یەکەم گۆڤاری ژنۆلۆژی لەسەر قەیرانی زانستی کۆمەڵایەتی دەستی پێ کرد بە دروشمی قەیرانی زانستی کۆمەڵایەتی دەستی پێ کرد. هەڵبەتە ناگیهان شەهید ناگیهان هەوڵێکی زۆری بۆدا کە بەشێک بێ لە کۆکردنەوەی بەهاکانی ژن دەستکەوتەکانی ژنی کورد و کولتوری زارێکی و لێکۆڵینەوەکانی ژنە. ناگیهان پێشنیارەکەی لەسەر ئەساسی بۆ باشوور بۆ پارچەکانی کوردستان هەڵبەتە نرخاندن لەسەر باشووری کوردستانیش لەو دەمەی گفتوگۆکەدا کردووە. باسی لەوە کردووەکە دۆخی ژن لە عێراق و لە باشووری کوردستاندا بەڕوانگەیەکی ژنۆلۆژی ڕێگەیەکی سەرەکی چارەسەری ڕیشەیە بۆ ئەو قەیرانە بۆ ئەو ململانێ بۆ ئەو دیدگا و تێگەیشتانەی کە کۆمەڵگەی ینی لە ڕاستی خۆی لە مێژووی خۆی و ململانەیەکی لەناو کۆمەڵگەدا هەم ململانی ڕەگەزی هەم ململانی سیاسی هەم ململانی کۆمەڵایەتی لەناو باشووری کوردستانە دروست کردووە. ڕاستە خۆی بڵێ ناونیشانێک ئەڵێ ژنۆلۆژی واتە زانستی ژن و لەسەر ژن هەڵوەستە ئەکا بەڵام بەگشتی دۆخی باشوورە خوێنێتەوە. یعنی ڕەنگە وەکو ئەم کتێبە وەکو ئاوێنێک وایە بەڕای من ئاوێنەیە کە یاتە دەستمان ئێمە ئەمانە ببینی ئەم کێشانە ببینین. تەنانەت ڕەنگە ئێمە پێمان وابێت ئیتر ئێمە وەکو بڵێ پاڵەوانی ساحەکەین و ئیش بۆ ژنانەکەین و درک بە هەنێشتەکەین بەڵام من پێم وان نییە ینی زۆر بەمان هێشتا هەندێک کەلێن و سوچی سیاسی و کۆمەڵایەتی و ئەو دۆخەمان بینی بێ کە ئێمە پیاگوزەرەکەین. ژنۆلۆژی هەم وەکو میتۆدێک هەم وەکو زانستێک نەهجێکی گرنگە بەڕاستی بخوێنینەوە وەکو فکر و ئایدۆلۆژیاش بێت یعنی ئێمە گرنگە بیخوێنینەوە چکە هەم وەکو ژن پەیوەندی بە خۆمانەوە هەم وەکو ئەوەی کە ئایدیا و ڕۆیایەکی کوردانی تایە کۆمەڵگەکەی خۆمانە خوێنێتەوە چکە ئێمە تاکو هەمەڵگەی خۆمان نەخوێنینەوە ناتوانین لەسەر هیچ فکرێ ئیش بکەین. من بۆ خۆم هەر نووسینە بکەم ئەگەڕێمەوە بۆ خۆراواییەکان بۆ لاتینیەکان بۆ کێ یعنی ئەمەش ئەبێتە زەخیرەیەکی فکری بۆ ئێمە دوجار ئەتوانین ئیش لەسەر ئەمە بکەین ئەمە بە بنەما بگرین بۆ ئیشکردنی نووسینەکانمان بۆ بیرکردنەوەمان بۆ تێڕوانینمان لە قەزیەی ژن لە ژیانی هەر تاکێک. من بۆ ئەو پێشەکەم یعنی خستە ڕوو قەزیەی نەتەوەی و قەزیەی بڵێن تاکوکێ لەبەرەوەی کە لە ژنۆلۆژیە هەموو لایەنەکان بە گرنگ وەرەگیراوە و بە تایبەتی لە ژنۆلۆژی باشوورە دۆخی باشوور زۆر خراوەتە ژێر بڵێن فۆکەسەوە و لە هەموو دیوێکەوە خوێنراوەتەوە. من ئەمڕۆ بەخۆشحاڵیەوە
ئامادە بووم لە کۆڕینا ساندنی ژنۆلۆژی باشوور من ئەوەی کە بۆ من جێگەی سەرنج بۆ ئەمڕۆ کۆمەڵێک بابەت و ڕوژێنرا لەسەر بابەتی ژن کە من ناڵێم بۆ من تازەیە ڕەنگە بۆ خەڵکی تر تازە بێ بەڵام ئەو بابەتانەیە کە پێویستە باز بکرێت لەسەر ژن لەسەر ڕۆڵی ژن لەسەر خەوشەکانی ژن لەسەر دۆسیەی ژن لەسەر پرسی ژن لەسەر میدیا لە ئەو کۆمەڵە بابەتانەی کە ئەمڕۆ لێرە باس و خواسی لەسەر کرا بەڕاستی بابەتی زۆر گرنگن بۆ پرسی ژن بە شێوەیەکی گشتی و پێویستەکە ئێمەی ژنان هەوڵ بدەین ئەو کۆڕانە زیاتر بکەین وە گشتگیر کردتر بێ و فراوانتر بێ و بتوانین لە شوێنە داخراوەکان بیهێنینە دەرەوە لەبەرەوەی کۆمەلگا پێویستی بەم جۆرە کۆڕ و سیمینارانێ و کۆمەلگا پێویستی بەو جۆرە ڕابوونەوە بۆ جۆرە هۆشیارکردنەوەی ژن هەیە بەڕاستی یەکێک لە خەوشە هەرە سەرچیەکانی ئێمەی ژن ئەوەیە کە ئێمە هەتا ئێستا نەمانتوانیوە ژنان لە چەندین ڕۆوە هۆشیار بکەینەوە تەنانەت ژنان لەسەر مەسلەی ماف و ئەرکەکانیشیان هۆشیار نینە لەسەر ئەو مەسەلانەش هۆشیارنێ کە لە ڕووی یاساییەوە ئەتوانێت چۆن پارێزگاری لە خۆی پێ بکات لە مەسلەی توندوتیژی لە مەسلەی ئازادبوونی عەقڵیەتی ژن ئەم بابەتانە هەمووی پێویستن بۆ ژن و بەتایبەتی لە باشووری کوردستان کە تا ئێستا زۆرێک لە ذهنیەتێک یان بڵێم کللتورێکی ئاین زاڵە بەسەر بیرکردنەوەی تاکەکاندا کە پێی وایە ژن ئەبێ لە چوارچێوەیەکدا بژیتن کە جگە لە هەندێک ئازادی کە خۆی پێ بەخشێتن کە ئازادیکی زۆر لاوەچین ناتوانێت لە ڕووی عەقڵەوە ئازاد بێ بۆیە ئەو جۆرە کۆڕانەیان من حەزەکەم بە دیبیت ئەو جارە دەست پێ بکەین بە کۆنفرانسی گەورە لە شوێنی فراوانتر ئێمە بین دەست بۆ ئەو بابەتە بڤانە ببین کە هەتا ئێستا کە باس نەکراوە لە ناو کۆمەڵگەی کوردیدا بەداخەوە مانێت تەنیانەت چەمچی ئازادیش لای ژن جۆرەها پێناسەی هەیە کە زۆر جار بە شێوەیەکی هەڵا ئەو ئازادی خۆی بەکارهێنی وە هەندێک هەڵسوکەوت ئەکا کە زۆر زیان لە خودی کەسایەتی ژنەدا ئەو بە ئازادی بۆ خۆی حسابەکە بەڕاستی هیچ جۆرە ئازادیەکان هیچ جۆرە چێشێک بە ژن نابەخشێ بۆیە دەستبردن بۆ هەندێک ئەو مەسەلانەوە بەتایبەتی بۆ مەسەلەی ئازادبوونی عەقڵیەتی ژن بەڕاستی مەسەلەی زۆر گرنگن و پێویستە لەسەر ژنان و نوخبەی ژنان و چالاکوانان و هەموو ئەو ژنانێک کە لەسەر ئەو بابەتانە ئەنووسن شلگێرانەتر دەست بۆ ئەو بابەتانە بن لەبەرەوەی ئەگەر ژن نەتوانێت خۆی دەست بۆ ئەو بابەتانە بە خۆی ناخی خۆی نەکاتەوە من پێم وانە پیا بتوانێت ئەوەی بۆ بکات.